یەکێک لە کاندیدەکانی جهتێکی سیاسی حیمایەشتی هەبووە و حیمایەکانی ئەو کاندیدا بە شێوەیەک تەقەی کردووە و تەقەکانیش بۆ هۆکاری ئەوەی کە بەداخەوە دوو پۆلیسی نەژدا بەرکەوتون و لێرەوە سەر خۆشی خۆمان ڕاستەی بنەماڵەی هەردوو ئەو پۆلیسە دەکەم و بکەرانی ئەو ڕووداوە هەر ئەم شەو کاتژمێر سیانی سێی بەیانی هەمویان دەستگیر کران بۆ چەکەکان شیان هەمووی با بڵین زەبت کرا وەکو تاوانێک کە بەرامبەر بە پۆلیسی کەرکووک بەرامبەر بە هێزە ئەمنیەکانی کەرکووک ئەنجام درراوە و ڤیدیۆ و وێنەکان هەمووی گەیشتووە پێمان کە چۆنچۆنی پاسەوانی ئەو کاندیدە تەقە دەکات بە شێوەیە کە دوور لە هیچ بنەمایەکی یاسایی یان هیچ بنەمایەکی چۆنەڵێ پاراستنی ئەو کەسایەتیە کە هیچ هۆکارێکیش نەبوو بە تەقەکردن.